کارجوانی ئیماندارم هەر کارێک دەکەی بە جوانی بیکە چونکە خوای پەروەردگار سێری کردارمانەکە سێری دەفتەری ئەعمالمانەکە چی کاری قیامەت بێ و بۆ خوا بێ. ئێستا ئێمە ڕەمەزان عیبادەتمان کردووە ڕەمەزان خوای پەروەردگار سێری کردارەکانمانەکە و پیشانی پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وەسەلام ئەدرێ و سبەینێ پیشانی خۆت شەدرێ. ئەی حەز ناکەی کارەکەت جوان بێ ئەمە قیامەت. ئەی دنیاش خوای پەروەردگار پێمان ئەڵێ ئەفەرمێ ئینسان ئەگەر کار و کرداری کرد ئین الله یحب ئەن چی ئیذا عمل ئەحەدکم عملا ئەن یتقینه خوا حەزەکا لە کارێ لە کردارێک ئینسانێ مرۆڤێ سنعەتێ ئیشێک کارێکیە ئەیکا بە جوانی ئەنجامیدا. تۆ ئەگە غەشکەی فێڵ بکەی ئەمانە بکەی بەڕاستی خوا حەز لەو کارێ تۆ ناکە. ئەمڕۆ دنیا بۆ ئایلی هاتووە بۆچی ئاوا شێواوە چونکە کارەکان بە جوانی ئەنجام نادێ لە حەقی خۆی تێپەڕ بووە. کابرا ئیشت بووەکە غەشت لێەکە فێڵت لێەکە کۆمپانیایە تێخانێکە بۆ دروستەکە هەرچی شتی خراپ نەبێ بۆ دانا ئیشەکە دەیدە کابرا ئەڵەی خوا وەکیل بێ ئیشەکەم بۆ بکە بە جوانی سەرەکەی لەو سەر و ئیشەکە سەرەکەی خۆ هەموو شیوان نییە بەڵام زۆرینەی وایە ئیماندار کابرا سێرەکەی هەموومان لە ئیشەکانمانە سێرەکەی چونکە خوا تەماشامەکە. ئێستا من کارەکەی خۆمەکەم بە جوانی تۆ کارەکەی خۆت بکە بە جوانی ئەو کارەکەی خۆی ئەکا بە جوانی چونکە خوای پەروەردگار ئەیبینێ. ئەگە کەمتەر خەمبی لە ئیشەکەتدا خوا محاسەبەتەکە خۆ ئەمە کارە ئەمە منەت نییە. زۆر جار ئێمە کارەکانمان کردەتە منەت ئیشێکمەیە من ئەیکەمە منەت بەسەر ئەو خەڵکیەوە ئازانی من بۆ خەڵکەیکەم من ئیشی خۆمە مەجبورم بیکەم بۆ خۆمەشەیکەم نەک بۆ تۆش بۆ خۆت ئیشەکەی بۆ خۆت دەوامەکەی بۆ خۆت مامۆستایی بۆ خۆت تەلەبەی بۆ خۆت دوکانداری بازرگانی هەرچی گرنگەوەی لەو ئیشەی خۆتا بە جوانی کەسێک بی کە خوای گەورە خۆش دیگەرە کارێکی جوان و شیرین ئەنجام ئەدەی.